سلااوتان لێ بێخەند کارە جوانەکانی من لەوانەیە ئەمڕۆمانە Unit 11 یەکەی یانزەیەم Lesson 2 وانەی دووەم گرامە ڕێزمان Page 81 لاپەڕە 81 وانەیەکی تازە باسەکەین کە ڕێزمانە باسی Present Continuous ئەکەین با بزانین Present Continuous چی و چۆنە سەرەتا لە سەر گرامە فرەندەکەتان بۆتان باسەکەم و دواتر کلاس بووکەکەتان کەواتە سەرەتا گرامە فرەند لەوێ شەرحیەکەین دواتریش کلاس بووک لە گرامە فرەندەکەتان پیجی 54 با دەست پێ بکەین. سلااو خوێندکارە خۆشەویستەکانی پۆلی دووەم لەوانەی ئەمڕۆمانە باسی بابەتێکی تازە هاکەین باسی گرامەرەکەین واتە ڕێزمان با بزانین گرامەری ئەم جارەمان چییە؟ گرامەری ئەم جارەمان باسی present continuous پێش هەموو شتێک گرامە فرەندەکەتان Unit 11 page 54 گرامە فرەند Unit 11 page 54 بکەنەوە ئەم بابەتەمان هەیە the present continuous مان هەیە با بزانین ڕانە بردووی بەردەوام چییە؟ با یەکەم جارەمانە بخوێنینەوە is it cold؟ ساردە پرسیارەکاڵێ ساردە تەلەفونەکە لەگەڵ و باپیریە is it cold؟ what are you wearing؟ ساردە چیتان لەبەرایە؟ داپیرەشی ئەڵێ yes it is cold and windy بەڵێ ساردە و ڕەشە باشی هەیە I'm wearing a red scarf من ملپێچێکی سوورم لە ملایە I am wearing wear چیە لە من ملپێچێکی سوورم لە ملایە wear verبە ing مان لەسەر verبەکە هەیە What is grandpa wearing؟ ئەی باپیرە چی لەبەرایە؟ He is wearing a brown coat کۆتێک چاکەتێکی قاوەیی لەبەرایە and a brown hat هەروەها کڵاوێک شەپقەیەکی قاوەیشی لەسەرایە سەرکەنجلەکانی باپیرە چەند جوانە ئەم هەردووکی قاوەیە بەیەکەوە ڕێکی خستووە پۆلی دوو وایە؟ من حەزم لەوەی داپیرە نییە سوور و مۆرە بەزەوی باپیرە زۆر جوانە قاوەیە هەردووکی ئینجا قەمیسێکی شینی جوان وایە؟ He is wearing a brown coat and a brown hat. He is wearing a brown coat and a brown hat. لێرەشا wearەکە ing مان هەیە ing مان هەیە خۆی ئەمە لە ڕاستیە چییە؟ بەس wearە بەڵام لێرەیە کە باس دێواکەین کە لە ئێستایە لەم کاتەیە چی لەبەرایە ئەبێ ing بخەینە سەر پۆلی دوو سێرێکی ئەم وێنەیەم بۆ بکەن ئەم کوڕەمان هەیە ئەمە خۆم بۆم دروست کردوون ئێوەژە توانن ئەم ڕسمە لە دەفتەرەکەتانە دروست بکەن بە دڵی خۆتان جلێکی لەبەر بکەن ئەگەر حەستان لەیەتی جلەکانیشی ڕەنگ بکەن ئەنجا ڕستەی لەسەر نووسین با بزانین ڕستەکان ئەبێت چی بێت What is he wearing؟ ئەگەر بڵێ ئەو کوڕە چی لەبەرایە ئەڵێ چی What is he wearing؟ وێرەکە لێرە ing مان هەیە جارێکی تر What is he wearing؟ چی لەبەرایە He is wearing a pink shirt کراسێکی پەمەیی لەبەرایە He is wearing a pink shirt کراسێکی پەمەیی لەبەرایە and he is wearing a blue jeans پانتۆڵێکی کابووی شینیشی لەبەرایە کەواتە چی کراسێکی پەمەیی و پانتۆڵێکی کابووی شین چۆن بە ئینگلیزی بڵێین ئەو جلەی لەبەرایە ئەڵێن he is wearing a pink shirt کە پرسیارەکاڵە what is he wearing مەبەستیەوەیە ئێستا ئەو کەسە چی لەبەرایە بۆیە ing مان هەیە تۆ دایما هەموو کاتێک یەک جل لەبەرەکەی نەخێر ئێستا با بڵێنم کوڕەناوی تیمە تیم چۆتە دەرەوە ئەچە بۆ بەوزدەی هاوڕێیەکی ئەم جلانە لەبەرەکە باشە ئەیکێتە ماڵەوە خۆی گۆڕە ئەی بۆ ڕۆژێکی تر خۆی گۆڕێ بەڵێ کەواتە کە پرسیارەکەی دەربارەی جلی خەڵکێک لەو کاتەیە ئەبێ بە ing پرسیارکەی بڵێ What is he wearing؟ ئەو کەسی کە جوابیشتایەتەوە لە چی He is wearing a pink shirt کراسێکی پەمەیی و and a blue jeans پانتۆڵێکی
شینی کابۆی لا بەرایە باشە ئێوەش ئەم ڕسمەم بۆ بکەن باشە باوکەکان لە دەفتەرەکەتانە ڕسمێکی ئەوەم بۆ بکەن شەرت نییە ڕێک وەکو ئەوەی من بێ بەدڵی خۆتان کوڕێک دروستکەن هەر چۆنێک بێ بەڵام ئەم ڕستەیەم ئەم پرسیارم بۆ بنووسنەوە پرسیارەکە و ئەو دوو جوابە ئەگەر جلەکەی ڕێک وەکو من بکەن ئەبێ جوابەکان ڕێک وەکو من بێ ئەگەر حەزیش بکەن بیگۆڕن بۆ نمونە ئێوەچن کراسەکەی بە ئۆرنجەکەن ئەڵێ what is he wearing ئەبێ کە جوابی هەیەوە بڵێ he is wearing an orange shirt باشە ئەگەر کراسەکەی بەشین بکەی ئەبێ بڵێ he is wearing a blue shirt کەواتە گەڕانەکان گۆڕی ئەبێ ئەم جوابەش بگۆڕی ئەگەر هەر وەکو منیش کردە قەیناکە where چی بوو where چییە where verبە verبەکە چی پێوەیە ing he is wearing a pink shirt ing he is wearing a blue jeans بابینەوە سەر grammar friend I'm wearing is the present continuous tense of the verb wear ئێمە خۆمان verبەکە چییە wearە verبەکە wearە کاڵی I'm wearing بۆ نمونە من ئەڵێم I'm wearing a red shirt من کراسێکی سوورم لە بەرایە wearەکە چیم لێ کرد خۆی wear ئاوا بوو بەڵام کە ing پێوە کردوتم wearing باشە باوکەگیان واتە wear خۆی چۆنە ئاوایە W-E-A-R کە ing-ەکەی پێواکەی ئەڵێ وەکو خۆی جارێ وێرەکە نووسیتەوە اینجا ing wear wearing کەواتە خۆی ڤێربەکە چییە wearە لێرە ing مان خستۆتە سەری We use the present continuous tense to talk about things that are happening now. ئێمە present continuous بەکارەهێنین. present continuous چییە؟ واتە ئەم ing بەکارەهێنین بۆ ئەوەی باسی ئەو شتانە بکەین کە ئێستا ڕوئەیە. ئێستام کوڕا کە تەلەفۆنەکە لەگەڵ داپیرە و باپیرەیە. باسی ساڵێک لەوە پێش ناکا بڵێ چی و لەبەرا بوو. باسی ئەمڕۆ کات، باسی ئەم دەقەیە کات، باسی ئێستا ئەکات. ئەڵێ جۆکە ساردا چیتان لەبەر کردووە؟ وایە؟ داپیرەشەڵە من ئەوم لەبەرایە، باپیرەژەوەی لەبەرایە، باسی و دەقێ و بۆکە. کەواتە تۆ کاتێک ing بەکارەهێنی کە باسی ئەو کاتە بکەیت. Grandma and Grandpa are wearing their coats now. Grandma و Grandpa چاکەتەکانیان لەبەرایە ئێستا. They don't wear them every day. ئەوان هەموو ڕۆژێ لەبەری ناکەن. باشا کە جۆکەی کە شوهەواکە بوو بە سەنی. Grandma و Grandpa ئەو کۆتانە هەر لەبەریانابێ نەخێر ئەگۆڕێت. اینجا لە دوای ئەوە short form و long forمان هەیە. باوکەگیان ئەم short form و long forما ئەبێت لە دەفتەرەکانتانە بینووسنەوە. بابزانین چییە؟ لێرەیە ئەمە کورت کراوەیە short form long form درێژ کراوەیە کە تۆ لەیت I am wearing ئەمە شەنچی نووسراوە I'm wearing ئەم دوانە هەردووکی یەک شتە یەک واتای هەیە بەڵام لێرەیە letter A مان هەیە لەمەیانە letter A کەمان نەماوە لە جیاتی ئەوە بووە بەم ئەپۆسترۆفیە بووە بەو ئەپۆسترۆفیە ئەتوانی کە شت ئەنووسی بنووسیت I'm wearing ئەتوانیش بە درێژکراوەیی بەم شێوەیان بینووسی بۆ ئەوانەی تریش هەمووی بە هەمان شێوە بۆ نمونە you are wearing لێرەش بە هەمان شێوە ئەیەکەمان نەماوە ئەیەکە بووە بەچی بووە بە ئەپۆسترۆفی he is wearing لێرەیە ئایمان نەماوە she is wearing لێرەیە ئایمان نەماوە ئایەکان بوون بە ئەپۆسترۆفی it is wearing لێرەش ئایمان نەماوە ئایەکان بوون بە ئەپۆسترۆفی کەواتە لە هی و شی و ئتا letter ئایەکەمان خۆی شارێتەوە لێمان خۆیەکە بە ئەپۆسترۆفی بەڵام لە ئایم لەگەڵ you are letter ئەیەکەمان خۆی شارێتەوە لێمان خۆیەکە بەچی خۆیەکە بەم ئەپۆسترۆفیە
كواتە لە he و she و it letter I ئەبێ بە apostrophe لە I am لەگەڵ you are letter A ئەمە درێژکراوەیە ئەمە کورتکراوەیە و هەردووکیشان یەک شتە ئەگەر باسی خۆت بکەیت ئەڵێیت I am wearing بۆ نموناڵی من کراسێکی زەردم لە بەرایە ئەڵێیت چی ئەڵێیت I'm wearing a yellow shirt ئەگەر باسی کوڕێک بکەی ئەڵێیت he is wearing a yellow shirt ئەگەر باسی کچێکیش بکەی ئەڵێیت she is wearing a yellow shirt بەم شێوازە کە باسی خۆتە کرد I am wearing کە باسی کوڕێکە کرد he is wearing کە باسی کچێکە کرد she is wearing ئەم سیانە لە سەر دەفتەرەکانتانە بینووسنەوە گوڵە جوانەکانی من ئێستاش کلاس بووکەکەتان page 81 کلاس بووک لاپەڕە 81 بکەنەوە ئەوەی کە بۆم شەرحکردن لێرە دووبارە بۆ تۆ هەمانە پرسیارەکەڵێ What are you wearing تۆ چی و لە بەرایە I'm wearing a blue skirt من تەنورەیەکی شینم لە بەرایە I'm wearing a blue skirt ئەیگەر بڵێ من ملپێچێکی سوورم لە ملایە ئەڵێ چی هەر ئەڵێیت I'm wearing a red scarf okay What's he wearing ئەی ئەو کوڕە چی لە بەرایە He is wearing a yellow shirt کراسێکی زردی لە بەرایە What's she wearing ئەی ئەو کچی لە بەرایە She's wearing red trousers پانتۆڵێکی سووری لە بەرایە باشە باوکەگیان ئەتوانی بڵێ She's wearing a red trousers ئەگەر باسی ئەم کچەیان بکەین ئەڵێن She's wearing a red scarf She's wearing a white She's wearing a white shirt کراسێکی سپی لە بەرایە ئەمە کراسە یەخەی هەیە بەڵام یەخەکە دیار نییە بەرەوەی ملپێچێک کردوتە ملی باشە He's wearing a yellow shirt دوای ئەمە ئەم ڕاهێنانەمان هەیە دەربارەی شتانەی کە باسم کرد بۆتان با بزانین چییە پرسیارەکەڵێ What are you wearing تۆ چی و لە بەرایە ئەڵێت I'm wearing a black چی ئەوەی لە بەریایەتی چییە پانتۆڵە تەنورەیە شۆتە چ شتێکە تەنورەیە کەواتە I'm wearing a black بە تەنوراڵێن چی لەوانەکەی پێشوە باسمان کرد I'm wearing a black skirt ئەبێت لێرەیە بنووسین skirt I'm wearing a black skirt من تەنورەیەکی ڕەشم لە بەرایە Number 2 What is Joe wearing Joe چی لە بەرایە Joe چی لە بەرایە Joe کامەیە ئەم کوڕایان ناوی چییە قژ زەردەکامە ئەم کوڕایان تیمە باشە ئەی Joe کامەیە Joe ئەم کوڕایانە He is wearing blue چی ئەمە چییە پاوتمان پانتۆڵی کابۆیە کەواتە blue کامەی بۆ هەڵبژێرین jeans He is wearing blue jeans ئێوە بێ بە قەڵەم بینووسن من بۆیە بەمە ئەینووسم بۆتان لە بەرەوەی قەڵەمەکە کاڵە لا ڤیدیۆکە جوان دەرناچێ He is wearing a blue jeans لێرەش letter A یەکەین و بۆشی ئەگەێنین Number 3 What is Millie wearing Millie کێیە Millie ئەم کچەی خوارەوەیە She is wearing brown چ شتێکی ڕەنگی قاوەیە میلی چ شتێکی پوتەکانی ئافرم بە ئینگلیزی بە پوتەڵێن چی لە موشانەی سەرەوە سکەتمانوت جنسیشمانوت پێڵن gloves boots shirt which one is correct very good boots کەواتە لێرانووسین she is wearing brown boots باشە کەواتە number 3 ئی بۆ بێتو بە پێشی بگەێنین What is Tim wearing ئەی تیم چی لە بەرایە کوا تیم ئەم کوڕە قژ زەردەمانە He is wearing a red چ شتێکی سووری لە بەرایە تیم ئەو شتەی بەری چییە بوتسیشمان تەواو کرد gloves یا shirt کراس shirt کەواتە ئەنووسین He is wearing a red shirt لێرەشە letter C و بۆشی ڕاکێشین What is Rosie wearing? She is wearing
she's wearing green تشتكي green بلوسكي يا دسكشكي كواتا she's wearing green gloves لرانوسين she's wearing green gloves so letter D and we have to match it بمشي عزباقي كان لهرحم ويانا سيري verb he is wearing blue jeans wearaka ing بويا I'm wearing a black skirt wearaka ing بويا he is wearing a red shirt بهمان شوا she is wearing green gloves بهمان شوا she is wearing brown boots بهمان شوا ing من هي لا هرهم ويانا قولك هاني من أقرينا وابو grammar friend لgrammar friend دا وكو همو كاتي چن راهنانك من هي بابزانين راهناني يكم page 54 جانا قالت underline the present continuous verb قالت خط بين بجر verb كاني present continuous بنمونه يكم دانا خوي كردوتي he is wearing jeans من number 2 تنبو كم number 3 و number 4 أبيبا homework بوخوتان I am a doctor and I wear a white coat وجتي I wear ing بيونية كاتا أمانية Today is Saturday I'm wearing brown trousers and a white shirt كواتا كامل I'm wearing إيواش بهمان شواج مارسيم وچوارم أكانو رسمي قرنو ناي خوش دانا نسن لسر homework كانتا باشا number 3 number 4 homework لم راهنانيا تنها خد بجر verbi present continuous كابنوي ك ing بيويا page 55 ألتشي write the words in the correct order وشكان بريث سنيكي راست بنوسة بنمونا أم كابرايا كلاويكي چرانا كلاويكي براونا ألت brown I'm wearing hat أبي بلي من كلاويكي قاويم لسرع ألتشي I'm wearing a brown hat number 2 blue I'm jeans wearing بديارة بس يوا كاتكا بانطوليكي شينم لا برايا أليتشي سرت علي من I am انجا wearing I'm wearing blue jeans I'm wearing blue jeans بانطوليكي شينم لا برايا number 3 skirt I am wearing pink أزانين مادم بينكا باسي تنورة كيكا كواتا ببلد من تنوريكي بميم لبرا أليتشي I am wearing a pink skirt I'm wearing a pink skirt number 4 و number 5 أبيت با homework بوتان number 4 و number 5 أبيت خوتان بيكن red scarf wearing a I am كواتا چيا باسي مل بيچا كيكات number 5 trousers black wearing I am باسي پانتولا كيكات أبليري أبلي من مل بيچا كي سورم لملا ليري بلي پانتولا كيرش شيكاري بكنو ويني بكرن بهما شوي homework كاني ترو أمشم ببنيرن راهناني دواي أو سيريا ما كان باوكي كان چند رسمك من هيا from A to F لأيوا بو F هريكي جليكان لبرايا وليرش نوسين مان هيا وهالبجارتنا number 1 عليه he is wearing a red shirt كراسيكي سوري لبرايا كي كراسيكي سوري لبرايا أما كواتانو سي A number 2 she is wearing a hat شبقي لسرايا كلاوي لسرايا كاميان شبقان لسرايا لم رسمة أم كتا كواتا ليرا نوسين C number 3 4 5 6 واتا أمچوارا homework باوكيكن أما أبي أمچوارا خوتان شيكاري بكنو أمش بهماشي وبوم بنيرن دوي أوا exercise فورم أما اشتيكا وكو بازل وايا ببيري لبكينون جا شيكاري كين وكو ياري شويا بابيكو مهمي بكين read the information and complete the chart ألي زانيري كان بخوانرو أم خشتيا تاوبكا Erika, Penny, and Tina are at the station. Erika, Penny, and Tina leviskekan. One girl is on the train. One girl is on a chair. One girl is next to a poster. Ama shweni sekisi between. One is wearing jeans. Eki kan jeansi lebaraya.
one is wearing a red skirt یەکێکیان تەنورەیەکی سوور one is wearing a green t-shirt یەکێکیشان تیشرتێکی سەوز Eureka is wearing a red skirt Eureka تەنورەیەکی سوورە The girl on a chair is wearing jeans ئەو کچەشی کە لەسەر کورسەکە دانیشتووە پانتۆڵی کابۆ Eureka is next to a poster Eureka لە تەنیش پۆستەرەکەیە Penny is wearing a green t-shirt Pennyش تیشرتێکی سەوزی لەبەرە ئەم خشتەیەمان هەیە سەرەتا ناوەکانمان هەیە یەکەم ناو خۆی پێیوتی پێنیە ئەڵێ پێنی لەکوێیە پێنی green شێرتێکی لەبەرایە Penny is wearing a green shirt ئەمە ئەم زانیاریەمان تاو کرد و ئەم دوانەمان پێپڕ کردەوە Next to a poster بزانین کێ next to a poster ئەڵێت Eureka is next to a poster کەواتە ئەمە کێیە لێرەیە چی بنووسین Eureka Eureka is next to a poster ئەم زانیاریەشمان تاو کرد The girl on a chair is wearing jeans ئەڵێ ئەو کچەی کە لەسەر کورسێکە دانیشتووە جینسی لەبەرایە سەرکەن لێرە ئەڵێ جینسی لەبەرایە بەڵام ئەم دوانەی نایەوە لێرە ئەڵێ ئەو کچەی لەسەر کورسێکە دانیشتووە ئێمە ناوی ئەم دوانەمان دۆزیەوە پێنی و ئەریکا کچێکی ترمان هەبوو کە ناوی تینایە کەواتە ئەمە تینایە یەکسەر ناوی کچەکەی پێنەوتوین لەبەرێ ئەم دووناومان دۆزیوەتەوە ئەمان شتەکانیان تاوە بۆ لێرەیە کەواتە زانینەمەیان تینایە بەڵام ئەڵێ ئەو کچەی لەسەر کورسەکەی جینسی لەبەرە جینسەکەی پێوتوین لێرە شوێنمان هەیە ئەی لەکوێیە کەواتە شوێنەکەی ئەڵێ on a chair the girl on a chair on a chair کەواتە هی تینا هەموویمان تاو کرد تینا is on a chair she is wearing jeans تینا لەسەر کورسەکەی و جینسی لەبەرەیە بەیان چیترمان ماوە Eureka is wearing a red skirt ئەڵێ Eureka تەنورەیەکی سووری لەبەرەیە Eureka next to a poster خۆی پێوتوین ئەی چی لەبەرایە تەنورەیەکی سوور کەواتە لێرە ئەنووسین red skirt ئەمە هی جلەکانیانە ئەمەش هی شوێنەکەیە کە لێین ئەمەش ناوەکانیانە ئەمانەمان هەمووی دۆزیەوە بەم چوار خاڵە لە ئەوەڵی ئەوەڵاوتی بووی the girl one لێرە one is on the train one girl is on a chair one girl is next to a poster on a chairەکە و پۆستەرەکەمان تاو کردووە کەواتە یەک کەسمانە مێنێتەوە کە شوێنەکەی نازانین ئەویش پێنیە کەواتە ئەمەیان one girl is on the train کەواتە پێنی on the train پێنی ئەمە شوێنی پێنیە on the train on the train بەم شێوازە خشتەکەمان پڕ کردەوە ئەمە هەروەکو یاریە گوا بوو ئەی خوێنیتەوە خشتەکە پڕاکەیتەوە وەکو من دوای ئەوە ئەم ڕاهێنانەمان هەیە complete the sentences سنتەنسەکان تەواو بکە بەپێ ئەم ڕسمانە ئەمە پڕیەکەینەوە لە بۆشایەکانە یان ئەنووسین I'm wearing یان he is wearing یان she is wearing کاتێک باسی خۆی بکات ئەڵێ I'm wearing کاتێک باسی کوڕێکی تر بکات ئەڵێ he is wearing کاتێک باسی کچێکیش بکە ئەڵێیت she is wearing number 1 خۆی کراوە that's a cowboy he is wearing white boots ئەڵێ باوکم کاوبۆیەکەیە پوتێکی سپی کردووە کاوبۆی چییە؟ کاوبۆی ئەم جۆرە ستایلەیە کە ئەم شەپقەیەکەن لەگەڵ قایش و پوتی درێژ نیوپوتی درێژ ئاوا بەم شێوازە ئەمانە شوانەکانی وڵاتەکانی تر بە زۆری ئاوان نمبر 2 ئەڵێت I'm a policeman من پۆلیسمانم لێرایە خۆی کردووە بە پۆلیسمان چی لەبەرایە تراوززێکی بلاک کەواتە باسی خۆی ئەکات ئەبێ بڵێ هیشی یا بڵێ I am ئەڵێیت I am wearing Number 3 Mom's a rich lady دایکم ژنێکی دەوڵەمەندە blank a long dress ئەزێکی درێژی لەبەرایە مادەم کچە ئەبێ بڵێیت I am wearing یان ئەڵێ he is wearing یان she is wearing which one کامیان ئەبێ بڵێن she is wearing باشە لەبەرەوەی مام کچە ئەگەر باسی کوڕەکەت ئەڵێ he is wearing باسی خۆتە کرد I am wearing باسی کچێکیشی کرد she is wearing بەم شێوازە ئەم دوانەی تر کە ئەمێنێتەوە گراندپا و ئالیسن ئەمە ئالیسنە خۆی کردووە بە دکتۆر ئەمەش گراندپایە ئەوەیان کە کچە ئەبێ بنووسی she is wearing ئەوەشیان کە کوڕە he is wearing ئەم دوانەی کۆتایی هۆموەرکە بۆ خۆتان باوکەکەن بەڵام ئەمانەی تر کە خۆم کردومە ئەبێ ئێوەش هەمووی نەقل بکەنە سەر کتێبەکانتان وەرکبووکەکەشتان Unit 11 یەکەی یانزەیەم Lesson 2 Grammar وانەی دووەم Grammar پیجی
پێیج 81 لاپەڕە 81 کەواتە پێیجی 81 لاپەڕە 81 وەرکبووکەکەشتان شیکار بکەن و بە وێنە بۆمان بنێرن و ناوی خۆشتانی لەسەر بنووسن. بەم شێوەیە هاتینە کۆتایی بەسکردنی هەمووانەیە هەتاوەکو وانەی داهاتوو. کاتێکی خۆش. بای بای.